خەیرانی بەهداشت و دەرمان لە ئێران. سیستەمی بەهداشت و دەرمانی هەر وڵاتێک ئاوێنەی باڵانوێنی تەندروستی کۆمەڵگا و ئەولەوێتەکانی دەوڵەتە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا گیان و تەندروستی ملیۆنان هاوڵاتی لەگەڵ مەترسی گەورە بەرەوڕووە. هەر لە گرانبوونی نرخی دەرمان و نەبوونی ئیمکاناتی پزیشکی و باری قورسی هەزینە پزیشکیەکانی سەرشانی خەڵکەوە بگرە تا کەمبوونەوەی بەردەوامی بوجێکەرتی تەندروستی هەموویان ئاماژەن بۆ بوونی قەیرانێکی قوڵ کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ سیاسەتە ئابووری و ئەولەویەتیە دژە خەڵکیەکانی ڕژیم. یەکێک لە دیارترین کێشەکانی سیستەمی بەهداشت و دەرمان لە ئێران بریتیە لە گرانبوون و کەمبوونی بەردەوامی دەرمانە گرنگ و پێویستەکان. بە گوێرەی راپۆرتەکان نرخی هەندێک دەرمان لەم ساڵدا بە ڕێژەی 400% بەرز بووەتەوە. جگە لە گرانی، کەمی دەرمانە گرنگ و پێویستەکان بووەتە گرفتێکی جدی. سیاسەتی کەمکردنەوەی هاوردەکردن دەرمانەکانی دیالیز، هیمۆفیلیا، تالاسیمیا، MS و دەرمانی شێرپەنجە دەگرێتەوە کە ژمارەکەیان لە 122 جۆرەوە بۆ 35 جۆر کەمی کردووە. ئامارە فەرمیەکان دەری دەخەن کە 6 ملیۆن نەخۆش لە ئێران بوونیان هەیەکە بەشێکیان گیرۆدەی نەخۆشیەکانی شێرپەنجە، MS، شەکرە و نەخۆشیە چارە هەڵنەگرەکانی دیکەن. بەپێی ئاماری ئەنجومەنی MS زۆرێک لەو 7,000 نەخۆشەی MS ناچارن بڕی 100,000 تمەن قەرز لە بانکەکان وەربگرن بۆ کڕینی دەوا و دەرمان. یەکێک لە ڕاستیەتاڵەکان بریتیە لە داوینکردنی هەزینە پزیشکیەکان لەلایەن خودی خەڵکەوە. وەزیری تەندروستی لە راپۆرتێکدا بۆ پەرلەمان دان بەوە دادانێت کە خەڵک 70% هەزینە پزیشکیەکانیان لە گیرفانی خۆیان دابین دەکەن. ئەمە لە کاتێکدایەکە بە پێی پلانی چوارەمی گەشەپێدان پێویستە 70% ئەو هەزینانە لەلایەن حکوومەتەوە و 30% لەلایەن خەڵکەوە دابین بکرێت. ئێران دووهەم وڵاتی جیهانەکە خەڵکەکەی زۆرترین هەزینەی پزیشکیان لە ئەستۆیە. ئەوە لە کاتێکدایەکە نزیکەی 16% خەڵک لە هیچ خزمەتگوزاریەکی بیمە بەهرەمەند نین. بەپێی زانیاریەکان ژمارەی قەرەوێڵەی نەخۆشخانەکانی وڵات لە پێوەرە جیهانیەکان کەمترە. لە حاڵەتە شەڕ و فریاگوزاریە خێراکانی ئەم دوایەدا نەشتەرگەریە غێرە فریاگوزاریە خێراکان دواخران بە مەبەستی ئازادبوونی توانایی پێویست بۆ بەهاناوەچوونی فریاگوزاری کتوپڕ. پارێزگا بێبەشەکانی وەک سیستان و بەلوچستان لەگەڵ بارودۆخێکی کارەساتبار بەرەوڕوون. ڕێژەی پەرستار بە پێ نەخۆش بە شێوەیەکی یاسایی دەبێت 1 پەرستار بێت بۆ هەر 4 نەخۆش. بەڵام ئەم ئستانداردە لە زۆرێک لە نەخۆشخانەکاندا جێبەجێ ناکرێت. هەروەها کەمی هەغدەست و بارودۆخی دژواری کار ویستی کارمەندانی کەرتی پزیشکی بۆ کارکردن کەمی کردووە. بەپێی راپۆرتی فەرمی ڕێکخراوی تەندروستی جیهانی، ئاستی تەندروستی لە ئێران لە دۆخێکی زۆر نالەباردایە. ڕیزبەندی تەندروستی ئێران لە کۆی 192 وڵاتی جیهان لە پلەی 123 دایە و ڕیزبەندی گشتی ئەجای سیستمی تەندروستی لە پلەی 93 دایە. هێرشی ڕژیم بۆ سەربواری تەندروستی جەماوەری بێبەش سیاسەتێکی ناسراوەکە هاوتەری بە لەگەڵ ڕێنمایە نێئۆلیبراڵیەکانی ناوەندەدارایە جیهانیەکان کە لە درێژەی بەرنامەکانی تری سک هەڵگوشین و بە بیانووی گەماروەکانەوە بەڕێوە دەچێت. سیاسەتی خۆشبژێوی نەخۆشخانەکان بووە هۆی ئەوەی کە خەڵکی هەژار لە نەخۆشخانەکان وەرنەگیردرێن، چونکە توانایی دابینکردنی هەزینەی چارەسەرکردنیان نییە. بۆ نمونە هەندێک لە نەخۆشەکان کاتێک پزیشکەکان 5 پاکەت دەرمانیان بۆ دەنووسن بە مەبەستی کەمکردنەوەی هەزینەکە داوای 2 پاکەت دەکەن. لە کۆمەڵگایەکدا کە گیانی مرۆڤەکان بەلای دەسەڵاتدارانەوە بێنرخە و جێگە و پێگەی ناوەندەکانی پەرەپێدەری جەهل و خۆرافات و هێزەکانی سەرکۆت لە هەموو دام و دەستگا و ئۆرگانێکی خزمەتگوزاری گشتی باڵاترە، سروشتیەکە سیستەمی تەندروستی پشتگوێ بخرێت. بێگومان بەهداشت و دەرمانی بێبەرامبەر مافی بێ ئەملا ئۆلای هەر هاوڵاتیەکە. نابێت کەس بەهۆی دەسڕانەگەیشتن بە خزمەتگوزاریە پزیشکی و دەرمانیەکان ئازار بچێژێت. دابینکردنی بەهداشت و دەرمانی بێبەرامبەر بۆ سەرجەم ئەندامانی کۆمەڵگا بەردەوام یەکێک بووە لە ویست و جاواکاریەکانی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشی ئێران.
تا کامرازی ممکن بۆ پاشەکشەکردن بە ڕژیمی سرمایه‌داری مەسەبی ئێران بریتیە لە هاوپشتی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و پەرستاندنی خەبات لە دژی ئەم ڕژیمە. کرێکاران و جەماوەری زەحمەتکێشی ئێران دەتوانن بە پێشبەستن بە خەباتی یەکگرتووانە و ڕێکخراوی خۆیان داواکاری بەهداشت و دەرمانی بێبەرامبەر بەسەر ئەم ڕژیمەدا بسەپێنن تا بەشێک لە حەقدەستی و دواکەوتوی کرێکاران و بەشێک لە سامانی تاڵانکراوی خەڵک لە ڕێگەی خزمەتگوزاری پزیشکی و تەندروستیەوە بگەڕێنەوە بۆیان. خەڵکی ئێران و بەتایبەت نەخۆشەکان و بنەماڵەکانیان قوربانی سەرەکیە و سیاسەتەن. بە بێخەباتی ڕێکخرا و بۆ مافی بێهداشت و دەرمانی بێبەرامبەر ئەم قەیرانە هەروە بەردەوام دەبێ و گیانی جەماوەرێکی زیاتر دەخاتە مەترسیەوە.